پرسیارەکەم ئەوەیە گەر ڕۆژێک سەرکەوتم لە هەوڵی خۆر کوشتن ئایا جێگام جەهەنەمە؟ بەڵێ بە تەکید جێگات جەهەنەم. گومانیشی تیان چکە خۆکوشتن لە ئیسلامە حرامە بە دەقی ئاەت فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەفەرمێ هەر کەسێک خۆی بە هەر شتێک بکوژێ دوای زیندوو بوونەوەشی دیسان هەر بەردەوام خۆیە کوژێتەوە هەر بەو ئامەرەی کە خۆی پێکوشتو بە کارەبا خۆی کوشتۆ بە فیشەک یا ئاگرین خۆی بەرداوە یا خۆی نقم کردو یا لە شاخە و خۆی بەرداوەتە خوارەوە هەر بەو شێوێ دیسان خۆیە کوژێتەوە بە هەمان شێوە. ناوێ بە سەرنجامی هیوا بڕان و بێ ئومێد بوون خۆت بکوشی. تۆ گەنجی جارە 20 ساڵانی برابە ڕێزەکە 20 ساڵ تۆلانی کەم 50 ساڵت هەرماوە جارەوە ژیان خواژێزانە جەل هەمووی دیاری کراوە بەڵام برا بە معدەلی عمری کورد جارە تۆ 50 ساڵی ترت ماوە بەرزون شێوی زۆرت ماوە. منەو زمانی عمرم 20 ساڵ بوو هەتاوەکو ئەو کاتەی ئێستا چەند عمرێکی چەند توولانیمان بردوۆتە سەر 50 ساڵی ترم بە دوایە بەسەر بردووە ئێستا لە ماوەیان 50 ساڵە چەند زەمان هاتن و ڕۆیشتن شۆڕشی کورتوایەوە و سەدام حوسێن بە قووەت بوو بەرەی کوردستانی دروست بوو شەڕەکانی و شەڕە شۆقی بەرە و هەردوو بەرەکە لەو شاخ و چێوانە دروست بوو شۆڕشی ئێرانی سەرکەوت تەدەخولاتی ئێران بوو حربی عێراق و ئێران بوو سەدام ڕووخا شەرق لەوسەد گۆڕانکاری تری بەسەرا هات تۆ پەلەت چیە لەمە بۆچی بیر لە مردنەکەی تۆ پاشان بە نەزەری من یعنی گەنجێکی مسلمان کە باوەڕی بە قیامەت هەیە کاکە گیان تۆ بۆچی بیرەکەی تۆ لە خۆکوشتن ئەی بۆ بیر ناکەی تۆ لە کوشتنی ئەو تاغوتانی کەوایان لە کوردستانەکەت کرد کە خاک و خوێن و خەڵکەکەیان فرۆشتەوە هەمویان بە هەدەرداوە تۆ بیر لەمەیان بۆ ناکەیت تۆ ئازاتربی جوامێربی ناویشت بچێتە تاریخ و لە دنیاشا باش باست بکەینەوە و دایکیشتە فەخرت بێەوە بکە وەک لەوەی سنگت بووە بکوتێ قوڕوەسەرەتی بۆ خۆی بمێنێت بیر لەوە مەکەرەوە حەزیزی من قەت بیر لە خۆکوشتنی خۆتان مەکەنەوە بیر لەوە بکەرەوە چۆن مافەکانمان چۆن مافی ئەو هەموو خەڵکە ڕەش و ڕوتە ئەو هەموو شەهیدان و ئەو هەموو مەحروم و داماوە لە قوڕقوڕاگەی ئەم دوو تاغوتە گەورەیە دەربێنین و بیر لەمە بکەینەوە باشتر حیفە گەنجێکی وەکو تۆ مستەقبل لەسەر شانی بێ تۆ بڵێ وەڵا بیرەکەمەوەی خۆم بکوژم ئەگەر ناجح بووم لە خۆکوشتنەکە نا دوای من وەسێتی شت بۆکەم لە جیاتی ئەو خەمۆکیی کە تووشت بۆ نەخۆشیێکی ئیشارەتی پێدێ لەوانەیە خەمۆکی بێ یەک جۆرێک لەوانە بێ لە جیاتیەوە برا بە ڕێزەکەم دەرسی شەرعی بخوێنە من دوای ئەم عمرەکە ئێستاوە عمرم 63 ساڵ دوای ئەم عمرە ئێستا هاتوومدا خوێندنێکی شەرعیم دامەزراندووە بۆ گەنجی کورد کتێبەکانە خوێنی امتیحانی تیادەی هەموو شتێکی ئەلکترۆنیە هەروەکو وایە تۆ لە مالیزیا بخوێنی لە میسر بخوێنی لە وڵاتێکی تر بخوێنی کتێبەکان لە بەردەستایە بە PDF امتحانەکان ئەلکترۆنی کۆدی خۆت وەرگرتو ئەچیتە ناو کەس لە کەس ناپرسی دوای فترەیەکیش کۆدی تر وەرەگری هەر ناوەکەشت نانووسرە کە چێ ئەم ناوە ئەوە لە ناوی مستعاریش بێ دوای نووسراوە کۆدەکە فڵان ئەوە ڕقەمی ئەوەندە ئەمەی وەرگرتووە مادەی یەکەم پختەی پایەکانی باوەڕەوەندەی وەرگرتو شایەتمانەوەندەی وەرگرتو نوێژەوەندەی وەرگرتو وهروەها مەشغوڵ بە بەمەوە عەزیزی من بۆچی بیر لە خۆکوشتنەکەیت و حیفیش نییە خوا کە سوکارت هەمووی خەفەتی تۆنجا تەواو نابێتەوە بە یەک جار خۆ دەکوژیوە ڕۆی بەڵام ئەم دایکە داماوە بە خەفەتەوە کە ئەچەمێتەوە وەختە کە پیرە بێ تووشی نەخۆشیەکانی پیرێ بێ چێ خزمەتیەکە حیفە بیر لەوانە قەت مەکەرەوە